هاندرانی وەرزشی لە عێراق دەمێکە خۆشی ئاوا گەورە و تایبەتیان بەخۆیەوە نەبینیەوە وەک ئەوەی کە ئەم شەو لە بەسڕا بینیان کاتێک هەڵبژاردەی عێراق لە دوا ساتەکانی یاریەکەی لەگەڵ هەڵبژاردەی ئیمارات توانی بردنەوە تۆمار بکە بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بۆ پاشکۆی جیهانی پاڵاوتنەکان سەرکەوێت. بڕیارێکی زۆر ئازار لە ناو بژیوانە ژاپۆنیەکەی یاریەکە هەبوو کە لە ساتەکانی کۆتایی کاتی زیاد کراودا بڕیار لێدانی سزای بۆ هەڵبژاردەی عێراقدا دواوێت کە تۆپ بەر دەستی یاریزانێکی هەڵبژاردەی ئیمارات کەوت. عێراق بردیەوە و ئاهەنگەکان بەردەوامن و تا بەرەبەیانی ئەمڕۆژ ڕەنگە لە بەسڕا و لە شارەکانی دیکە ئاهەنگ بەردەوام بێ بەڵام ئەوەی کە گرنگە ئێوە بیزاننەوەیە عێراق چی دەکات دوای ئەم یاریە. ئێستا عێراق سەرکەوت بۆ پاڵاوتنەکانی بۆ پاشکۆی پاڵاوتنەکان کە تێیدا لە مانجی 3 داهات و یاریەکان لە مەکسیک دەکرێت بە بەشداری 6 هەڵبژاردە بەڵام ئەم هەڵبژاردانە چێن هەڵبژاردەی زۆر بێزی تێدایە کۆنگۆی دیموکراتی بۆلیڤیا تیپێکی دیکە هاتۆ ناوی نیو کالێدۆنیایە 2 تیپی دیکەش لە ئەمریکای باکوور دێن کە ڕەنگە پەنەمای تێدا بێت. ئەو یارانە لە مەکسیک دەکرێن لەوێ 2 تیپی دیکە سەردەکەون بۆ مۆندیال کەواتە هەڵبژاردەی عێراق لە نێو ململانەیەکی دیکەی پاڵاوتندا دەبێت ئەگەر بەخت یاوەری بێت لە تیر و پشکەکە کە 20 ئەم مانگە دەکرێت ئەوە ڕەنگە دوای 40 ساڵ جارێکی دیکە گەیشتن بە مۆندیال مسۆگەر بکاتەوە با بزانین چی ڕوو دەدات.